الحمد لله جعل التعليم والتعلم تبصرة للعباد. أشهد أن لا إله إلا الله الخالق الأحد رب الأرض والسماوات، وأشهد أن محمدا عبده النبي الأمي، فقد أنزل إليه اقرأوا أنه الهاد خاتم الرسل محمد، قد بين أن التعليم نور من الله الهادي وبه الثبات. أفضل الصلاة والسلام على سيدنا محمد، صلاة تتنزل بها الخيرات والبركات، والسلام على آله الطيبين والطيبات وأصحابه الأوفياء وجميع المؤمنين والمؤمنات. أما بعد، فأوصيكم ونفسي أولا بتقوى الله أيها العباد. فنحن اليوم اخترنا موضوع الخطبة بمناسبة وصول رأس السنة الدراسية الجديدة بعنوان اهتمام النبي بتعليم وتربية الأولاد. يقول سبحانه وتعالى في محكم كتابه: بسم الله الرحمن الرحيم: يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. مستمعين الأكارم، في الحقيقة انتهت العطلة والجو الحار ونحو فصل الخريف وأمام فتح المدارس. قال النبي الأكرم صلى الله عليه وسلم: طلب العلم فريضة على كل مسلم. رواه البخاري. يا أحباب الكرام، فمسؤولية تربية الأولاد عظيمة وأمانة كبيرة على عاتق الولي والمعلم والطالب والحكومة والإعلام والناس جميعا، لكل منهم دور بقدره، وهي البنية الأساسية لبناء المجتمع، كما هي عبادة عظيمة. تعليم الأولاد على القيم الدينية وغرس الأخلاق والآداب الحميدة، وتدريبهم على الالتزام بالطاعات وتشجيعهم على محبة العلم. فعلينا الاتباع بشريعة الله وسنته رسول الأكرم صلى الله عليه وسلم، فنتبعه في اهتمامه بتربية الأولاد. براني عزيز وقدر قران ميوانا برزكاني مالي خداي مهربان، سلام ورحمات وبركات إخوة وكباران الرحمة برجي بسرهم ولاكتان لخير خوشي دابن دور بلابن يا ربي. أوانين خوش اللي مالي جمعة كاني دي دمديتن استنان بينم يا ربي، خواهي قولا الشفاء وتسار السريان لو روانبك يا ربي. أقدريان ليريا إن شاء الله، دليان ليريا خواهي تبارك وتعالى عزريان قبول بكاو خير بيري خطبيان بقسمت بك يا ربي. برا عزيزة كانم بيارمتي الله مهربان بابتي أو رومان بناو نشاني قرين جيدانك للايان پیغمبر ما محمد صلى الله عليه وسلم بپروردو تعليم فير كردني رولو نوكان من قالوا ملت من أمتي محمد صلى الله عليه وسلم. ديار رسولي خدا محمد صلى الله عليه وسلم بأرشي خوي هستا وكو بيويست أمانتي باراست أداي أو أركي كل سرشاني بو وبو بتشريع بو إماماوا بيروي ليبكين لجير درشم وروشناي ديان آل قرآني بيروس آياتك لو آياتانا أو يخوين موا دوباري دكما أخوي تبارك وتعالى فرموي: يرفع الله الذين آمنوا منكم. أخوي تبارك وتعالى لدنيا ولقيامته بلي إيمان داران يوكو إيوة بلي إيمان داران صحابة تابعين وإيوش سكال مالي إخوة جو القرآن وفرمايشتي بيغمبر دقرن بلو بايان برز دكاتوا بلام لدواي أو دفرميه اگر بلو باي إيمان داري بيزانست برز دكاتوا بيزانست سبحان لناو صحابان بوو لناو تابعين بوو لناو ايوه هيو ونيا ايمش بيزانستين كما زانستك مان بيه بخواي زانست زانانين دانانين بلام اوزب درجة. خواي تبارك وتعالى لو آيات قرآن فرموي بلو باي إيمان داري زانست خوازو زانا برز دكين وببراول لقر أو إيمان داري زانستينيا بدرجات. يعني أتبري صد أم درم دوسد، أتبري دوسد أم درم هزار، بري هزار لعلم إخوة 2000
چونکە خوای تبارەک وتعالى فەرمووی دەرەجات، یعنی بەنەکیرەیە، یعنی دیار نییە دەرەجەکە چەندە، دەرەجات عەدەدەکەی بەیان نەکرد خوای تبارەک وتعالى. دەفەرمێ ئیمانداری بە زانست، ئیمانداری زانا، ئیمانداری فێرخواز و ئیمانداری فێرکار پلە و پایلەکن خوای هەندە بەرز دەبێتەوە بە دەرەجات، بە دەرەجات لەسەر دەرەجەی ئیمانداری بێزانست. ئەوە فەزلی خوای، ئەوە بەرەکەتی عیلم و زانست. طبعا زانستیش بەبێ عەمەل لەسەر هەندەکان دوایێ دەبیتە نیقمەت و نگمەت. یعنی زانستێک ئەگەر خاوەنەکەی عەمەلی پێ نەکرد، ئەوە خوای تبارەک وتعالى وەسفی جوولەکەکانی کردووە، دەرێ علمیان هەیە عەمەلیان نییە، وەکو گوێ درێژێکن باری کتابت لەسەر بارکردن. ئەوەش هەیە، بەس خۆ ئەمە لە وتارێک هەر هەمووی پێمان ناکرێ پەخشکەین. بەڵام گرنگ ئەوەیە زانست دەور و ڕۆڵی خۆی هەیە، وەک ئاەتی قورئان بەیانی کرد، شەرحمان کرد. رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی طلب العلم فەریضە، هەوڵدان بۆ زانستخوازی، فێربوون و فێرکردن فەرزە، یعنی فەرزە، فەرز. باسی تاوانەکەشی یەکە. رسولی ئەکرەم صلى الله عليه وسلم فەرمووی کەفە بالمرء إثما، يعني گەورەی ئەو گوناح و تاوانە بەسە لە بۆ کەسێک ئەن يضيع من يقوت، کە ئەرچی ڕۆڵەکەی، ئەرچی گەلەکەی، ئەرچی جیلەکەی، نەوەکەی کەوتۆتە سەر شانی. يعني دایک و باوک بەرپرسیارە، قوتابخانە بەرپرسیارە، ئیدارە بەرپرسیارە، وەزارەت بەرپرسیارە، هەتا فوق الأعلى حکوومەت سەرەوە بەرپرسیارە لە پەروەردەکردن و فێرکردنی ئەو جیلە، ئەو گەلە، ئەو نەوەیە، ئەو ڕۆڵە بەرپرسیارە. دەفەرمێ ئەو گوناحە بەسە، یعنی بەس ئەو گوناحە بەسە تو سزای پێوە بخۆی. هەکەر کەمتەر خەمبی بە ئەرچی خۆت هەرنەستی ڕۆڵەکەت نەنێرێ بەرخوێندن و زانست و فێرکردن. اینجا هەر کەس بە دەرەجە و قەدەر و ئەندازەی خۆی، داک و باوک لە خەتەچی، قوتابخانە لە خەتەچی، مدیریەت، وەزارەت، حکوومەت، هەر یەکەو بە ئەندازەی ئەرچی سەرشانی بەرپرسیارە لە قیامەتێ لەسەر ئەو جیلە و ئەو گەلە و ئەو نەوە و ئەو ڕۆڵەیە دەیدەپێچرێتەوە. رسولی ئەکرەم صلى الله عليه وسلم دەفەرمێ لا يسترعي الله عبدا، باش گوێ بگرن، لا يسترعي الله عبدا رعية يموت حين يموت وهو غاش لها إلا حرم الله عليه الجنة. خوای گەورە بەهەشت لەسەر ئەو کەسە حرام دەکا کە خوا لە دنیایە کردیەتێ چاوەدێر، ڕقابە، مراقیب، سەرکار، بەرپرسیار لەسەر کەسانێک، ڕۆڵەیەک، جیلێک، نەوەیەک، بە ئەرچی خۆی هەرناستی خەمیان لێ بخوا، غەشی لە وەزیفەکەیدا کردووە. خوای گەورە دەفەرمێ، رسول الله دەفەرمێ صلى الله عليه وسلم بەهەشت لە سەوی حرامە. حرم الله عليه الجنة. من يا رسول الله؟ هو الذي لا يسترعي الله عبدا رعية يموت حين يموت وهو غاش لها. غەش دەکا لە وەزیفەکەی، کەم تەرخەمە لە فێرکردنەکەی، کەم تەرخەمە لە نەفەقا دانی ڕۆڵەکەی، گەلەکەی، جیلەکەی، نەوەکەی، کەم تەرخەمە بەرەو پێشەوە نابە لە ڕازانست و زانیاری و إلى آخره. ئەدی فەزلی چیە عیلم و زانست و زانیاری؟ با کۆتایی بەو حەدیسە بینین لەگەر قسەیەک. رسولی ئەکرەم صلى الله عليه وسلم دەفەرمێ إن الله، خدای تعالى بەخۆی، وملائكته، وفرشتەکانی لە ئاسمانێ، وأهل السماوات والأرضين، هەموو ئەهلی ئاسمانەکان و زەوی، حتى النملة، حتى مێرولە لە کونەکەی، مێرولە، شارە مێرولەکان کە ملەتێکن وەکو ئێمە، في جحرها، لە خانیەکەی، لە ماڵەکەی، مێرولە. وحتى الحوت، حتى حوت لە دەریا، ماسی، مەخلوقات، ليصلون على معلم الناس الخيرة. پەیوەندی لەگەر خوا دەبەستن، چۆنە تو دەچێ ناونێش، ئەوە پەیوەندیە، لۆی ناوی لێدراوە سەڵات، الصلة، توصيل، اتصل، يعني پەیوەندی لەگەر خوا دەبەستن، واتە لێی دەپاڕێنەوە بە بەردەوام لە بۆ طالب العلم، لە بۆ ئەوەی
داخوازی علم و زانست و زانیاریە فێرخوازە و زانستیش دەگەیەنی. هەر هەموو ئەوانە لەخوا دەپاڕێنەوە دوعا لە بۆ طالب العلم و ئەوەی خەڵکی فێرە علم و زانست و زانیاری دەکا. ئیمامی نەواوی ڕەحمەتی خوای لەسەر بێ عالمێکی بەناوبانگ ئێستاش چەندین تەلیفاتی هەیە و منهەجە لە خوێندن دەخوێندرێ لە حوجرەی فەقیهان لە بابەتی فقه و حەدیث ڕەحمەتی خوای لەسەر بێ کە لێی دەپرسن ئەگەنا بە خۆی کەشفی ناکە لێی دەپرسن دەرێ لە بواری خوێندنت ڕۆڵت چۆن کو کە لێی دەپرسن ناچارە بیجواب دەداتەوە دەفەرمێ رحمه الله بقيت سنتين لم أضع جنبي على الأرض دو ساڵان شەو ڕۆژ کە لەکەم نەخستە سەر زەوی و سەردۆشەک و پێخەف و بالیف دوو ساڵان ئەدی کو نووس کاکە نووس بە دانیشتنەوە نووس لۆ ئەوەی بەلادا بێ پێش ئەوەی بەربتەوە بە خەبەر بێ غیرەت بداتە بەرەخۆی دەموچاوی بە ئاوی سارد بشوا بستەوە سەر کتاب و علمەکەی ئەوجە بووە ئیمامی نەواوی ڕەحمەتی خوای لەسەر بێ دوو ساڵان کەلەکەی نەچوە سەر دۆشەک و پێخەف و حتا تەنانەت زەوی و ڕق و ڕوتیش بەڵکو بە دانیشتنەوە ئەگەر تینی گەرمی خەو تینی بۆ بهی نابایە بەهات بە بەربیتەوە و ئاگا دەهاتەوە دەچوو دەموچاوی بە ئاوی سار دەشو بۆ ئەوەی نەشاڵی بێتەوە چالاکی بێتەوە بستەوە سەر علم و زانستەکەی بۆ ئەوەی زیاتر فێربی بۆ ئەوەی خەو فێڵی لێ نەکە. اینجا ئەوان لە چێ و ئێمە لە چێ خدا الرحم بحالي من أمتي محمد المصطفى بك يا رب. وفي الختام أقول قولي Thank you.